کاکە باوەڕێ هەبێت پارەیەکی زۆر زۆرم ژیرەوە دوای ئەوە زانین چیە پارەیەکی زۆرم لە قەرزایە کاکە ژیان بە قوربانە بم وە شاوەڕوانم بە قوربان شاوەڕوانم بەڵکو لەملا لەولاتیەکەی شتێکە بۆ پێیا بکەم سلام عەلەیکوم کاکە ژیان بە قوربانە بم خەمن نەبێ کاکە ناڵم پەکە بکەی براکەم لەگەڵ ئەوەشە داوای لەبوردنەکەم ڕووی بابی ئەوە ڕەش بێ کە ئەم وەزعی خۆڵقە هێگەی لە باشە بە قوربان مەمنونم بە قوربان خواحافیز کاکە بەخێر بێ مەمنونم کاک مستەفاجان تۆ باش شکر بەخێر بێ سەرچاوم وەزعیەتان باشە شکر لەم ویلایە باشە ئەوە خێر هاتووی وەڵڵاهی کاک مستەفاجان ناوی ڕاستی بێ ئیشێکم کردووە جەنابەت خێر کاک مستەفاجان بۆ خۆیە ماوەیە کە زۆر تەزیقم جا منیش دەتوان ڕابینم و تۆم شغل بۆیە هاتم بۆ لای جەنابەت ئەگەر لە دەستا بێت ئاوا مەبلەغی 2 ملیۆن دینارێ یا 1500 دۆلارێک ئەگەر بمەیتێ ئیشەڵڵا مقەدەر نەبێ بە 3-4 مانگ ئەدەمەوانێ چونکە زۆر تەزیقم و زۆر مەمنون دەبمەگەرەوە لەگەڵ کاکە مراجان قەناعەتم پێ بکە زۆر بێوەزین نە کەس پارەی پێ نە کەسیش پارەی قیس دەهێنێتەوە وڵای ڕاستەکەی وەزەکە خراپە بیان وەزەکە باش دێن ڕاستە کردو بەڵام من ئەگەر ئیشەڵڵا ئەگەر ئەوم بۆ تەرتیبکەی نایەوم تەخیر بێت و مانگانەش لە کاتی خۆی ئیشەڵڵا بۆ دێنوانێ باوەڕ و قەناعەتەیە بێت تۆزێ منیش وەزەکەم هینە بۆیە هاتم بۆ لای جەنابەت کاک براد بۆ شتێ ناکەی ئەزانێ چی بۆ خۆت لێرە دانیشە ئەگەرێشێ پارەشیە نایە بێ قیس و شتیوە داێنم بۆ تۆ یعنی لێرە بم ئەرە وەڵا بە خۆت لێرە بوو دەمەتەقەیەکی شەکەین و وەڵڵاهی کاک مستەفاجان زۆرم پێ ئەوە حەماڵەکانەمیان لە مەوسەنی خوارەوەن ئەو خەڵکە شادۆی بێ بارکەن کەسی لێ نەرخۆم نەبێ هەر خۆتی دێ ئەرەوەڵا خۆمی لێ کاک براجان یەک شتم بۆ بکات لەگەڵ کاکە چیایە بڕۆ هاوکاریشی بکە یارمەتیشی بە تێگەی وادیش بێت چی پارێکی ساتوان لێدایەنم بۆ قەرزەکەی تو جاقەیشیەکەەوە پیا بڕ ژوڵێ باش بەسەر چا ئەمن زۆرم پێ خۆشە دەبڕۆ لەگەڵ چیا جان کاک مرابەرە دەبڕۆم کاکم سووکە خەوی نەبێ خۆست نییە خەجاڵەت و چاکەتەکان کەسیان نێڕەنی خەجاڵەت و خاڵە وڵات کورە شاکەتەکان کەسیان نێڕەنی کاک مراجان عەزەی دشمان نایە عەزیەتی چیەوە بەڵام بۆ خوای هەتی شانس بینیتە یەک زەلام پارەی لێناوە تۆ ئیشەڵڵا هەر کاک مستەفاجان حەماڵەکان هێشتا ناتونێتەوە لە مەوسەنی خوارەوە پیکاپێک شادۆ بێ بارکەین کاک مراجان خۆی مەعەزەتی جەنابمان هەراوە وەکوم ئەم جارە بشی هاوکارێکی بکەیت و ئەو پیکا ببات قەچێکە دەبڕۆم خواستان ڕۆ کاکی ناتوانین بەفشابێ وەردی یەک دۆست ئەم لاپێ یەک دۆست نە بەم دیوە کاکە بە خۆم دەستم پێ دەوێ بە عەمەل نایە وەردی وەردی
سەزە قیسنێ لێدانی شانسومە شوانەکەی خۆ چیان پێکرد کاکەم ڕاجان مەزاین چییە؟ $5,000 بۆ نووسم 50 وەرەقە شە بە سنووڕی گرە و ئەگەر کەی هەبوو ئەو وەختە مەرەوە نەش بوو گردنە ئازادی ناکار سەفا جان بەخواشتی وادابێت ئاخر دەتۆی جۆ بگرە من زۆر مەمنونی تۆم 20 وەرەقەم بەسە بۆی بتوانم سەیتەرە بکەم و بەڕێک پێشی بدەمەوە مراجان من ئەمە ناوێت قەزی لێمانم تێگەی کەی هەبوو ئەو وەختە بمەرەوانێ نەژوڵم گردنە ئازادی تر تەواو ئاخر دەتخوات مەڵایی بڵێم چی نازانم بەخوا خەجاڵەتم نانا هەیە شکر هەیە کەی ناکەم دەڕۆری گەرداکە دەڕۆری گەرد ناقەدری ڕان هەکات مستەفام تۆزیش کێمەوە نەخۆی لەوێنی لەوێ بوو بەس نازانم ئێستا لەوێنی باشی خواست ڕاجان چۆنی دوو جاراتم دڕم ناخەبەرەکەم خۆتە بووی خۆتۆ بوو ئەوە سەپاش بۆ شوێ وڵای تەلەفۆنی کرد بۆ من وتیە چم بۆ هەولێر پێ بڵێ خەجاڵەتم کەس قەرزی نێناوەتەوە نایەتەوە وڵای نایەتەوە بیرم نەبوو تەرەنگی شەیمە بەتەوەی مەغزە داخێ جا باشە پێم بڵێ کە پارەکەی نیایەتێ نامستەفا بۆ ئەوەی گلایتەوە تۆ باسی چیەکەی بە شەرەف و بە ناموسم ئەمە نەبێ ئوسلوب منیان هەر تڕا لەژێر هەماڵیە ئەمەنەیان شت پێبار کردوم و پێداگرتوم و غەسالە بێنە و تەباق بێنە و لەژێست سەلاجەیەکە خەریب و فلیقێمەوانێ مستەفا با تۆزێ غیرەتی هەبوایە هیچ لە باشتێکی بایتایەتێ با بە دەست بەتاڵی نەگەڕایتایەوە بۆ ماڵەوە تۆ باسی چیەکی بابە ئەو نەنانەرژی بوو کە من مەشغوڵ بووم یەکسە فرسەتی لێنا فرتەیەکی کرد و ڕۆژ هەر نەمبینیوانێ تێگەی ئەیتر نازانم وتم ئەو کوا تا وەڵام ڕۆیشتووە بۆ کوێ وەڵاتۆ بۆ هەولێر ئەکورە بابە تۆ باسی چیەکەی بە قوربانە من باسی چیەکەی باز لەو شتانە بێنە وا مورات ئێستا ئێمە چی بکەین ها کرێ خانم پارەی مۆری دەرەسەرمانە کەستی ئەو شتانی کە هێناومانە ئێستا ئێمە چی بکەین قوڕی کێ بکەین بەسەری خۆمانە ها حلێکە بۆ بدۆزەرەوە تۆ خەمە نەبێ ئەو ئێسابیر بکەوتەوە برادێکم هەیە جەوهەری ناوە پیاوی وەکو ئەوە لە کوورەی ئەرزانیە خوا ئاگای لێ هەموو جارێکە ئەبینێ ئیتر سەعاتی هەواڵ بە پرسیە موژامە لە مەکا ئیتر ئەوەی من بناسی هەواڵی پرسی فڵان چۆنە فیسان چۆنە ئەو چۆنە زۆر جار پێ مەڵێ ئەڵێ ڕۆڵە ئەمرێ خزمەتیە هیچی پێویست نییە ئەچم بۆ لای ئەو کورە پیاوی وەکووە بەخۆر لە دنیاە نییە بە ژەهری مارەوە خوێ جا ئەمە من وا هەسەکەم خۆی ئەو جەوهەرە بەقەڵم نایەناوە گەوهەرێکە بۆ خۆی بەخوا ئەنە بەشە جەوهەرە بۆ بە گەوهەر فەرقی چییە بۆ گەوهەریش بە میسری یعنی جەوهەر کارێ یا جەوهەر مش ئەنە لەیلە قسەی واکەی تۆ لێگەڕ ئەگەر پارەکە وەرگرت ها لەگەڵ دەستی خۆتە بەرچایی بێنەرەوە زەخیدەشمان نەماوە ڕۆل و برنج
قەتیشمان نەماوە خۆ دەزای من حەزم لە سەوزێ دووسێ دەزێک سەوزەش بێنەرەوە خير وراجع بقول تخوا بين بلي مولي بلا شونا والله الحمد لله والله موجود باشا وساعة خليجي تجارة تجي خوي وش وضعي باشا ايه اي تخوا برايمي خالص ولا كنا والله او وضعي هر زور باشا هر زور لجانا باشتره اي تخوا باجي اي شيء بوري والله بوري شم لو تي عملياتك كنت الحمد لله ازار مشتكينا ما ابيش هر زور باش الحمد لله اي تخوا بين بلي تخوا انت وانا باجي رابعات وانا ها سفر رقبه تاكسي هالماغر من على قاسيس بتاع تخوا وانا يا سا اوه كرة او قال قاسيس او يا دكتوره ما شاء الله تخوا شاب والله يزور اي تخوا بين بلي قال سعدوني غير جابوا له بشمانه ونازل خليجي جو تخوا يساو وانا والله كاك سعدون باور هبي يسع حسابي خوي نازاني حزور باش اي تخوا كحسيني بيش وانا بيري لي يا وما تخوا حسابي وزعي جيبي حسين سوازي لا شيء بيه هنا وابي راسي به شيء هنا كانت جمله ايش جمله اي تخوا فيهم بلا اي تخوا شوني بو خواشي وعسكم كاكا جو قناعته هبي خوم هر زور ويران زور خرابه باكم بشرفهم دلوقتي ازعلي بو يعني معقولة أوهم وخلقها من وزعي باجي بس وزع خرابي باشا كاك جو هجيان باشي خلق بمن شي تو باسي شي بيقى زابي يا اخوان نخير وانيا ازعي بو مراد كان كهني خلق باجو خيرياته بو هني داما وقرب سر اي شلون كاك جو هجيان توالي للزمان قتينا قشتي بابا واخي هاش كسبو خوي كي هو مسلي بيقى زابي تواز دولين باشا إسا خير واري وكوتوتا إيرا بۆ خۆیان کاژەوە ژیان تەبان تۆ برای عەزیزی منیت هەر خۆشەویستیش بوویت و خۆشەویستیشی ئەوی ڕاستی بێ لە توا ڕابێنم وەزعم زۆر خراپە و زۆر تەزیقم هاتم وتم بەشت و ئەگەر لەناو بێ 20 وەرەقەم بێت هێ بەقەرز و ناژێڵم تاخیر بێ یعنی ئەمەیە بەسراحە قسە لەگەڵ ئاکەم مانگانە 5 وەرەقە ئەدەم و ئینشەڵا بە 4 مانگ تەواوی دەکەم و 20 وەرەقە ئەرە وەڵڵا وەرە بابە مەخاتم خوا انجاتو إساهاتي بوجز ولا قلم كاتيا بس سري توتولا أها إساهي شم بدأ سواني يعني لم قيرانيا باش بو ما وين لما بيجنا عادي قناعتي به مراد أولا باربيبو خوش من مزاني بخويكو کاک جۆرجیان وەڵڵاهی زۆر مەمنونە دەبم ئەگەر بۆم پەیاکەی باوەڕ هەبێ نایڵم تاخیر بێ ئەو قسانە چی ئەیکەیتۆ ممنونی چی وشتیچی من پارەم پێ بێ بۆ دۆست و ئەحباب باشە بەس بڵێن چی ئێستا لەم کاتایە لەسەر ساجی عەلیم کاک جەوهەرجیان یعنی ڕێگەیە هەلێ یعنی هەوڵێ لەملا لە شوێنێ ئاخر ئێستا وا لە بیرکردنەوەی ئەوەیە باش یەک دەقە ئەو خۆمیش قەیناکە خۆ قەینا دایکی مناڵەکانیی لە خۆ قلامترە زانم بیرم کەوتەوە برادەرێکم هەیە بچۆ بۆ لای ئەو تا بڵێ پیاوێکی باشە بەنای منەوە بچۆ بۆ لای من خۆم 35 وەرەقەم لەلایەتی هەر گەیشتی تێ ئەوێ ئەگە سوتفە نەیایتێ لێەوە تەلەفۆنێکم بۆ بکە خۆم پێی ئەڵێ باشە بەساکە ئێشی ئەڵە سیقەکە بە من و ئەماتێ و پارە ئاخر بەساقەوە من وتم ئەگەر گەیشتە هەیە تەلەفۆنێکم بۆ بکە وەرە بە عینوانەکە بەبێ يا أخوة بخير ستة أخوة باشا بخير يا أخوة كمان جناتي بابا من كمان فرموا أمرته والله يزعلهم أمرنا كمان جن أي رسمي من كاك جوهر نادوتي بو سيبينز غلاكا وانيا أو شو نزاني بو ناسانم قابل اشتكي ونا مهمة كريوا أما شوارع من سلامة بتوي كاتا سرب يا أخي كاكا ماجان خو أوش تاواني نكرد أو بياوتي لقطوها كتو باري هاي تتيبا قرزو إساداوها كاتو سخيفي وا پیاوەتی چی کردو لەگەڵما تۆ ئازانی و پارەی بەدەستی ئەومەتی و 35 گەڵایە من نازانم کاکە هەشۆری پارەکەی من ناخەوەم چییە بەڵام ئەو منی نردووم داوای پارەکەی کاتەوە بەرە دەبڕۆ تۆش لاشت مەبە ئەو 35 گەڵایە هی ئیشە ئیش بە ناخێرێ من شەریکم لەگەڵیان لە پڕێکاو نەمزانی وتی وەڵا 70 گەڵا قەرزاری 35 بەر تۆ کێ و 35 بەر ئاوایی من قەرزاری ئەو کاکە وەختی خۆی تۆ خۆت نەسووتە ژێباری ئەو مەبلەغەوانەی کەواتە قەرزاری باشە خوێڕیوە ئەخر خۆی بە خاوەن حەقەزانێ بۆ خۆی نایەتە سەرم بۆ خەڵکە کاتە سەرم
کاکە فەرقی چییە خۆی ناتوە ئەوە منی نردووە ئێساش تۆ قەرزاری بە پیاوانە قەرزەکەی بەرەوانە تەواو بەزبایی چوپوچ باپۆرتی تۆش نەشکێنم تێگەیشتی تۆ عیب ناکەی نەمدیوە سەلام قەزار بێت تۆ نەزەگیت لێ بێت ئەوە بەیچی سخی خوێنی ڕۆدەڕۆ دەی هاتوونە دوکانێک ماتەقداێتی هەزە هەزەی بڕی خوێڕی هەزارە زۆرە ئای خوایە خوا دەوام منایە بۆ چ پیاوەتیە لەگەڵ ئێمان کردوتە ناجۆڵێت کۆرا و ناپیاوە هەویش ئەمە لای خۆی پیاوەتی لەگەڵ خۆی نەیوێرە بچێ داوای قەرزەکەی بدەن شەڕەکەی کرد بە تووشی منەوە ئاوا بۆ خۆی داغانی کردم ئەمەتیوە سەرسەرێک کۆرە خۆ بۆ قسەی باشم نەوت لەگەڵ ئامبازم بۆ هەندەی هێژ نەفەس بم لەگەڵ یەک زلەی تێسرەوانم ئەم نایم سڕ بووسم کەوتم ئیتر نییە هەستم مەکردوتم قورسوە جا تۆ چوزانی ئاوا لێە تۆ چوزانی قەدری کوێرە بێ چۆن دەمو چاوی حەدم کردوی خۆی نێرە بچێتە سەری من چوومە سەری چی بوو ئەمە بەراز بوو هەشتی هاو خۆی یا بەسەر تا چی بوو هەنیە هەندەیەش نێ فاسلی لیا بلودی کردم قەدری کوێرە بێ دەبا بچم پارچە سەوڵێکە بۆ بێنم گەڵاوای نەگرت لەسەر دەتۆ مەڕۆ بەسەرەوە بێ قەزاوی جارێ مەڕۆ بەسەرەوە کار مراد کار داینێ تۆ داینێ وەزی لێ بێنە مەساقە بن قەدری خاک چاکی باش ئەوە هەفتەیەکە وەسلێ و مۆلدێمان بۆ ناردین بۆ پارەکەیمان بۆ نانێرن ئێوارە نەیێرن وەستا مەڵە کارەباکانە بڕم چاپەلەی چییە؟ خۆ قەزار قەرزاری نەکوشتووە ئێوارە بۆ تانێنێ وەڵا بابە باشە تۆ بەیاخم ئەلم ڕۆمەشتنە بۆ وێنە جۆر بێ ڕقەمەکەشی لەسەر بێری ناچێت باش دا بۆ مەساقەم خەجاڵەتم لێ حەمە خەریب حەمە درێگە کاکە بۆ خاو کردوێتەوە وەستا فازیل ئەوە شاگردی تازە بۆ من نمونە جوانە کورە با بە شاگردی تازەی چی نەنگبەت ئەوە برادەرمە هاتووە ئەڵێ گەر 20 وەرەقە هەیە بە قەرزمەی تێ ئیشم پێێتی من ئەو شتانە نازانم ئێوارە نێنە نەیبڕم ڕەشە مالیەکەن وەڵام وەلیدەکەتان زۆر جوانە بەم ڕۆژگارە ماسیحەم بەدەستەوە کاڵیەمەوانە ئەمە چێ لە کاتی خۆشیە هەر نایەن ئەوە هەموو مایەکیش پارەکە جیاوازە دەمێ شەشە دەمێ هەشتە کەس نازانیەوە چیەکەن وەڵڵا تر نازانم من نەیبڕم وەڵا بابە باشە اینجا نۆرەی ئەمەمانە وەڵا حکومەتەکەمان زۆر جوانە بزانە هەر ڕۆژەی بەس بێ بەم خەڵکاکە ئەلو تاوالێت بێرە دەسم ئەمرێن نەمێنێ 24 ساعت لە تاوالێتە کام لە قوربانە خەجاڵەت دانێ ئەوە دانێ بە ساختەر هەتا حەمەیەتەوە باش کورتۆری ئەو لاتیوارەم بۆ کەم بە قوربانێ مەها هیچ تۆڕەوە توی چی وێنێ لێ بە ساختەر کاک مراد خەجاڵەتم داوای لێبوورنەکەم ئەمڕۆ چاک حەزەتی تۆمانە بۆچی؟ کوڕێکی بێ قەزاوی تۆ بە ئیشێگاتی تو ئێمە ئیشێکی کەمان نابەسەرتە وەرە بێ قەزاویە خۆ پیا هەر بزوڵێ باشترە خواکە ئەوەی کە پێم وتی ئەبێ ئیش هەر ئاسانە بەڕاست تۆ داوای چەند وەرەقە کردبوو؟ وەڵا وەسا فازیلجان 20 وەرەقە خوا کەریمە ئینشاڵڵا پەیان بێ کاک نظامگیان چاکی بشی سپاس باش داوای لێبوردنەکە ماوە تاخیریش بووە و بەخوای زامڕات چوو بە بازار پارە ئینشاڵڵا سبەینێ بۆ تێنی بەسەرچەوە دەی خوا حافظ شکڵێ مەریە لەو شتانە کۆکەرەوە بە قوربان لای بەفوق چەشتە بخەرە لاوە خوا لەشی تۆر سا خوا دێوەی بن وەڵا ئاگامان لە ڕۆژ نەماوە وەسا فازیلجان ئەڵێم بۆ منیش تۆزێ درەنگی کرد ئەوەی کرد پێ زۆر مەمنونم وەلەو ئازێتیشە دێم بە قوربانم چییەم هەموو تەلەفۆنە؟
مەکێ ئەلو بەڵێ کێ کام کۆمپانیا بەسەر چاو ئیشەڵا بۆتانە نێرین باشە پارەکەتان بۆ لێر باش من تەخیری ناکەم ها باوەڕ لێ تەخیری ناکەم وەڵاهی کاکەم ڕادیە خۆ ئاگای لێ بە تەلاق نەک بیزوەرەکە ئەگەر دوو گەڵاشم شک ببردایە ئەمای تێ بەس وەڵاهی بەدەستمەوە نییە خەجاڵەتی لێت خۆ کوڕی باش من لە بەیانیەوە ژێرەم و ئیشم پێگەیت و بڕۆ بەم لاو بڕۆ بەو لاو تۆ دەمێ ئەنی چێزەشم نابێت و تەلاقە خۆی ئاخر ئەزانین چۆنە شەڵا تۆزێ زووتر باتی تا وەڵایە تکتی تارم بڕیوە چم بۆ جۆرجە جۆرجیا یعنی کەی زووتر بات مەلابام نەمات مایە خۆم لە بەیانی زوانە لەگەڵای ئێوەم ئیشی ناتە بە من کرد و ئەوە بێنەوە ئەوە بەرەو بۆ عەقبێنە و نازانم چی و یعنی نییە بەخوا شک نابم گلەیمەک تێگەیشتم ڕووی ئاژدای من ڕەش بێ کە بە عەقڵی تۆم باوەڕ کرد من خۆم عەقڵ نوقسانم دوای عەقڵی ئێوە کەوتم دەستان خۆن ڕابێنن ماڵی ڕابواردنم من بڕۆ بۆ جۆرجیا بڕۆ بۆ جۆرجیا بڕۆ بۆ جۆرجیا بڕۆ بۆ جۆرجیا لەڵای خۆ عیبە بۆ تۆ کاکە ئەو پیاوە لە بەیانە لەگەڵمانە هیلاکە بەسەری سپیەوە دەجار نارتە دەرەوە هێناتەوە باشە کە تۆ پارەکەم پێ بوو بۆ بیزوەرەکە تەلاقت خوارد هەتی بەخوا گوێ درێژی تۆ زانی کورەکەرە دەبم من ئێستا بیزوەرەکەی بەمێ بە حیاتی چاوم پێ ناکەوێتەوە بەڵام ئەتوانم بە 20,000 تەلاقەکەم چاک بکەمەوە بێدەمەخ کۆی کەرەوە باوڕێ کۆی کەرەوە کاکەمانوو نەبی سەرچاو چییەوە خەویە؟ ئەگەر خەویە بڕۆرە بۆ ماڵەوە تێر بخەوە ئەگەر خەریبەشی بۆ ناچی بۆ ئوتێلەکە و ئادەی یا شروبەکە و خواردووە و فول مەستی تۆ لە ناوەڵا خاڵە ژیان مەستی چی و تەڕەماشی تۆ باسی چییە؟ نه من زۆرە بینم ئەمسالی وەکو تۆیەنە ئەم باخە نییە شروب یا حەبەکە ئەخۆن وەچنە جەوی خۆیانەوە بەسەری تۆوا نییە تۆ بەنایتە لای من دانیشێنێ قسە بکەیت ئەوە هاتم بەساقە قسەی چی؟ وڵای ئێمەوێ هەنێ پرسیارە بێت ئەزانی چی بە قوربان ئەوانەی کە مەستن هەنێ جار پرسیاری وا ئەکەن نەک مرۆڤی ئاسایی مرۆڤی عاقلیش ناتوان وەڵامی پرسیارەکانی هەن بنەوە تۆ قسەکان زۆر خۆشە بەڵام بەو چاوانەی تۆ من نەمەستم نە هیچێک زۆر چاکیش ئاگام لە خۆمە دەی بڵێ بزانم پرسیارەکە چیە بەساقە تۆ بە چیەژیت؟ ئابم باخەکە ئەیبینی یعنی باخەوانی بەڵێ ئەوە نییە نابینی باشە خاڵە جا من مەقسەدم ئەوەیە یعنی ئەڵێم چۆن ئەژیت بەم زروفە و بەم وەزعیەتە و بەم ژیانە قورسە و خۆ دەزانی حاڵ و وەزعی خەڵک زۆر نالەبارە تۆ چۆن ئەتوانی گوزەران بکەیت و ژیانی خۆ بەری بڕێەوە کورە باوکی باوکم ئەو قەوانە کۆن چۆن ئەژیت و چۆن ناژیت و قەرزەکەیت و قەرز ناکەیت و چۆن ئەیەیتەوە ئەمە کۆن بوو کۆن تۆ باسی چیەکەی وەڵی خاڵێکە قەوانی کۆنێ بۆ لێ نایەوانێ بەڵام وەڵی من بەش بە حاڵی خۆم و لەسەر ئەمۆسەی خۆما بەزەین بەتوایێتەوە خەمی تۆ خۆم ماڵە ئاوا بێت تۆ خەمی منە خۆی بە قوربان تۆ خەمی من مەخۆ ئەبێ دەسەڵات خەمی ئێمە بخوا ئەوە تا ئەم حکوومەت و دەسەڵاتی مەملەکەتی ئێمە ئەوەنە بێخە من هەتا خوا ئەڵێ بەس ئەینە و بیستوە ئەڵێ ئەوانەی شەو بەبێ خەمسەر ئەخەنا سەرسەرین هەر سەرسەرین